دامەزراوەی سمارت چۆن دەبینن لە نێوان دامەزراوە تەندروستیەکانی شاری سلێمانی؟ بەناوی خۆی گەورە سەرکەوتان دەستخۆشتان لە یەکەم دەڕاستیە پێم وایە سمارت هەروەکو لە ناوەکەیدا هاتووە ناوڕۆکەشی هەروایە وەرچەرخانێکی نەوەعیە بۆ شاری سلێمانی تەنانەت بۆ پارێزگای سلێمانی و بۆ کوردستانیش. سپاس بەخوای گەورە سمارت توانیوەتی پێشەنگ بێت لە بواری خۆیە و متمانەی هاوڵاتیان بە تایبەتی نەخۆشەکان بەرز بێنێت. تا چەند بە گرنگی دەبینن دەستگا حکومی و تایبەتەکان پێداچنەوەی ساڵانەی کارەکانیان ئەنجام بدەن؟ بە بۆچوونی من زۆر گرنگە هەر فەرمانگەیەک هەر ناوەندێک چ پەروەردەیی بێ زانستی بێت سەحی بێت کارگەڕی بێت لە هەر سێکتەرێکا ئیش بکات نەک تەنانە ساڵانە بەڵکو مانگانە بە دووارەچوون بکا بۆ کارەکانی بۆ ئەوی بزانە لەکوێیە هەنگاوەکانی دروست نەبووە زانستی نەبووە کەم تەرخەمی تێدا بووە بۆ ئەوەی بۆ داهاتوو بۆ ساڵەکانی داهاتوو یاخود بۆ کارەکانی داهاتوو خۆی لەو هەنگاوە لاوازانە بە دوور بگرێ و ئەگەر خاڵێکی بەهێزەیە بتوانێت بەهێزتری بکات و دەستنیشانی بکات و کاری لەسەر بکات. تا ئێستا وەک چارەخوازێک سەردانی تاوەری تەندروستی سمارتان کردووە؟ بێگومان ئەوەندەی کە من هاتووم 2 یا 3 جار ڕێمکەوتۆتە ئێرە بۆ وەرگرتنی چارەسەر چ کارمەندەکان هەر لە خوارەوە لە تابقی یەکەم لە پێشوازیەوە چ پزیشکە بەڕێزەکان چ خوشکبرایانی مختبەر هەمویان ئەوەندەی من هەستم کردو کەسانێکی بەڕێز و بەتوانا بوون زۆر هەروەها لە بواری خۆیشانە شارەزا بوون. زۆر گرنگە ئەو کەسانی کە ئێمە ئیشمانتیان ئەکەوێت بۆ ئیشێکی دیاریکراو ئەچینە لایەن لە بواری خۆیان ناپسپۆر بن بەتوانا بن و ڕێز لە بەرامبەر بگرن کە من ئەم خاڵانم لە خوشکبرایانی ئێرەدا بەدیکرەوە و ڕەچاوم کردووە. خزمەتگوزاریەکانی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنن؟ تا ئەو جێگەی من بزانم بە بەراورد بە ناوەندە تەندروستەکانی دیکەی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی سپاس بەخوا سمارت زۆر لە پێشەوەیە. تا چەند بە گرنگی دەبینن نەخۆشخانەکان کار لەسەر کوالیتی بکەن؟ بێگومان لە ڕووی بەرژەوەندی خەڵکی سلێمانیەوە یاخود خەڵکانی کوردستان بەگشتی یەکێک لە بەرژەوەندەکان بەرژەوەندی داراییە ماڵیە. ئەگەر ئێمە بتوانین ناوەندە تەندروستەکانی هەرێمی کوردستان یاخود دانی کەم شاری سلێمانی خۆمان وا لێ بکەین کە متمانەی نەخۆشەکانی چواردەور بە تایبەت پارێزەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەرزبێنن لە ڕووی کۆمەڵێک ڕەهەند و کۆمەڵێک لایەنەوە بە تایبەت لە ڕووی ماڵیەوە داراییەوە خەڵکی خۆمان ئیسفادەیەکی باش ئەکەن و متمانەیەکی باش بۆ ناوچەکەی خۆمان و بۆ سێکتەرە تەندروستیەکان طبیەکانی ناوچەکانی خۆمان ئەتوانین بەدەستبێنین بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئێمە تا چەند ئەتوانین لە بوارەکانی خۆمانە پێشەنگ بین ئەوەی وا بکەین متمانەی نەخۆشەکانی دەرەوە بەدەستبێنین و تا ئەوان ڕووبکەنە ئێرە هەروەکو چۆن ئەبینی کۆمەڵی وڵات هەیە لە دنیای ئێستا یعنی بەشێکی دیاریکراوە داهاتیان پەیوەندی هەیە بە جانبی طبیەوە کە خەڵک لە وڵاتانی دەرەوە سەردانیان ئەکات و لە ڕووی ئەم سەردانیکردنەوە سوود بە دانیشتوانی خۆیان ئەگەیەندرێت. تا چەند گرنگە نەخۆشخانە حکومی و تایبەتەکان پێکەوە کار بکەن؟ بێگومان هەماهەنگی لە نێوان دامەزراوە حکومیەکان و ناحکومیەکاندا زۆر گرنگە. بە تایبەت کە ئێمە باسی جانبی طبیەکەین زۆر گرنگترە چونکە هەمیشە ناوەندە طبیەکان کار ئەکەن لەسەر ڕۆح و گیان و سەحەتی نەخۆش خەڵک هاوڵاتیان. زۆر جار ئەکرێت لایەنێک بەشێک لە معلومات لە توانای مادی و معنەوی لە تاقەی مادی و معنەوی هەبێ لایەنەکەی دیکە نەیبێت بۆی ئەگەر بە هەماهەنگی کار بکرێت ئەتوانێت بەرهەمێکی باشتر هەبێت و خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بکرێت. کۆتا وتەی بەڕێستان بۆ تاوەری تەندروستی سمارت چییە؟ لە ڕاستیە من دەستخۆشی لە ئەو خوشکبرایانە ئەەکەم کە لێرە بەرپرسیارەتیان هەیە ئەوەندەی کە من ئاگادارم لە کاروبارەکانی ئەم تاوەرە تەندروستیە سپاس بەخوا جێگەی دڵخۆشیە و هیوادارم بەردەوام لە بەخۆداچوونەوە لە پلاندانان و ئەو متمانەی کە هەیەە زیاتری بکەن نەکخوا نەخواسە کارێ بکرێت کە پێچەوانەی ئەوە بێت ئەو متمانەیە کە هەیە لە کەدار بکرێت و لاواستر بکرێت. سمارت وەرچەرخانە